بەڵێ لەسەر سەردانیکردنی شاندی وزاری پارتی بۆ لای هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز عارف ڕوشی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. بەڕێز عارف بەخێر بێی، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان بزەین هۆکاری سەردانیکردنی پارتی بۆ لای هێز و لایەنە سیاسیەکان چییە؟ سپاس بۆ ئێوەش دیارە ماوەیە کە برادرانی یەکێتی لە ڕاگەیاندن زیاتر دەست بە گلەیی دەربڕینیان کردووە. گوایە کێشیان هەیە لە حکوومەتە گلەییەکان ئاراستی پارتی دەکەن، باسی هەندێک کێشە دەگەن کە لە سنووری سلێمانی و ئەو شوێنانە هەیە. بۆیە پارتی بەشێکە لە حکوومەت و یەکێتیش بەشێکە لە حکوومەت. ئەو گلەیانەکە لە حکوومەت دەکرێت و زیاتر ئاراستەی تیمی پارتی دەکرێت. بۆیان پارتی ناچارە کە ڕاستیەکان بۆ لایەنە سیاسیەکان ئەوانەی بەشدارن و بەشداریش نین ڕوون کاتەوە. هەر کێشەیەک هەبێ پێویستە حکوومەت لە چارچێوەی دام و دەستگا حکوومەکاندا باس بکەن. لەوێ مناقەشەیان هەیە، تێبینیان هەیە، ڕەخنەیان هەیە، ناکرێتن. واتە یەکێتی بە ڕاشکاوی بە پارتینەوە تۆ لە کۆبوونەوە دانوستانە حکوومەکانیانە؟ نەخێر، ئەو گلەیانەیە کە دەکەن لەوانەیە ئەسلی بوو نەبێت. پارتی لە میدیاوە بیستێتی ئەو گلەیانە؟ بەڵێ ئەم گلەیانەی ئەخیرە لە میدیا بیستومانە، پێشان دەهاتن لە کۆبوونەوەی مەکتەب سیاسی هەردوولا قسەیان هەبوو، ڕخنەیان هەبوو. هیچ جۆرە گلەیەکیان نەکردووە؟ تا ئێستا شتووە نەبووە سەبارەت ئەو قسانەی کەم ئەخیرە دەیکەن تەنها لە ڕاگەندەکانەوە بیستومانە و بە شێوەیەک قسە دەکەن کە وەکو دەڵێن شتێکی زۆر ناموو هەبێت لە هەموو وڵاتێکە، لە هەموو حکوومەتێکە، لە هەموو دەستگایەکی حکومیە، لەوانەیە کەم و کوڕی هەبێت، لەوانەیە بەریەکەوتن هەبێ، بەڵام ناکرێت تۆ وابشاندەی کە دەبێ ئەو کارە. بۆچی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە دەرگای یەکێتی نادا دەچێت بۆ لای هێز و لایەنە سیاسیەکان کۆبوونەوەکات؟ پاشتروانیە ڕاستەوخۆ لەگەڵی قسە بکەن؟ لەگەڵ ئەوانش قسە دەکەین و قسە کراوە، بەڵام ئەوان سەردانی هەموو لایەنە سیاسیەکانیان کردووە، یعنی بە شێوەیەکی ناتەندروست مەسەلەکانیان خستوتە ڕوو. ئێمە ئەمانەوێ بەو لایەنانە بڵێین کەوان نییە. ئەگەر شتێکیان هەیە ئەوە ئەنجومەنی وەزیران هەیە، ئەگەر شتێکیان هەیە ئەوە پەرلەمان هەیە. یانە ئەم شاندە وزاری سەردانی یەکێتی شەکات؟ بەڵێ شاندەکە سەردانی هەموو لایەنەکان دەکاتن بۆ ئەوەی ڕاستیەکان بۆ هەموو لایەک ڕوون بکرێتەوە. ناکرێتن بەو شێوەیە ئێمە خەڵک بغافلێنین یان لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی ناتەندروست لە حاڵەتەکان تێبگەینین. و پێم وانییە کێشێکی وا گەورەش هەبێ. ئەگەر مەسەلەی سنووری سلێمانیە پێم وایە گلەیەکە زیاتر یەخەیەکێتی دەگرێت. ئەگەر کەم و کوڕی لە دام و دەستگای ئیداریەکانی ئەوە هەیە. ئەوەی ئێوە تێگەیشتون گلەیەکانی یەکێتی چییە؟ لەسەر چییە ڕاستە؟ دەڵێن وڵات سزای سلێمانیتان داوە. باشە ئێمە بۆ سزای سلێمانی بدەین؟ سلێمانی شارێکی نازداری هەرێمی کوردستانە و خەڵکەکەی جێگای ڕێز و تەقدیری حکوومەت و پارتی و خەڵکیشن. بەس ئەمە بابەتێکی تازە نیە، پێشتری شەبووە ئەم گلەیە. بەڵێ بەس من ئێمە تێناگەین ئەبێت لێم حاڵیمان کەم بۆچی ئێستا بەو شێوە توندە قسەی لەسەر دەکەن. یعنی شێوازی دەربڕینیان شێوازێک ئەوە نییە کە کێشەیەک هەبێ جێگەی گفتوگۆ بێ. یعنی وا باز دەکەن کە ئیتر گەیشتە حەدی دابڕان کە ئەمە باش نییە. ئێمە لە ململانەیەک داین لەگەڵ بەغدا هێشتا حکوومەتەکە تەواو نەبووە، پێویستیمان بە یەک ڕێزی هەیە لە بەغدا، نابێ بین کێشەیەکی بچوو گەورەکەین. باش دواتر ئێمە سەر کۆدەنگی بۆ بەغدا، بەڵام ئەمە ئەوە بپرسم بزانم ئەم سەردانی پارتی بۆ لای هێز و لایەنە سیاسیەکان تەنها ڕوونکردنەوەیە بۆ ئەوەی کە جۆرێک لە بێبەریکردنی خۆی پیشان بدا لەو گلەیانەی کە یەکێتی ئاراستەیەکایە خود نەخێر بە مەبەستی چارەسەرکردنە بۆ ئەم ساردی نێوان یەکێتی و پارتی. پێم وانییە پارتی شتێکی وای کردبێت تاخۆ بێبەری بکە، چونکە هەموو ئەو گلەیانەی کە دەکەن زیاتر بەندە بە میزانیە و بودجەی سلێمانی. ئەو ڕقەمانە دیارن لە وەزارەتی مالیە، لە دەستگاکانی پەیوەندیدار بە وەزارەتی مالیەوە، لە بانکەکان دیارن کە ڕێژەی میزانیە و بودجە و پارە کە بۆ سلێمانی دائنرێ ئەسڵەن لەوێ دەستیشان کراون. یعنی ئەو پارەی کە لە سلێمانی حکوومەتیشن نایەتە هەولێر. بۆچی یەکێتی و پارتی کێشەیان لێ نابڕێ؟
وڵا پێم وایە ئەو پرسیارە زیاتر لە برادرێنیەتی ئەی بۆ برادرانی پارتی جواب نێنەوە ئێ پارتی ئێمە کێشەمان نییە ئێمە دەڵێن ئەگەر کێشە هەبێ شوێنی کێشە دیارە شوێنی دانوستاندن دیارە پێمان خۆش نییە شتێک هەبێت ڕەسەن لە ئێلامە باس بکەین یعنی لە ئێلام باسکردن خەڵک تووشی ڕەجان نەکات چونکە وەزعەکە لە هەموو یعنی تێگەیشتون لەوەی کە باری دەرونی خەڵکتان خراپ کردووە بەتاکید پێویست ناکات دووە ئەو کێشە ئەوەندە گەورە نییە ئەو کێشە تازە نییە یعنی دەکرێت ئەو کێشە بەهێمنی چارەسەرکە و پێش وایە برادرانی یەکێتی خۆیان دەتوانن کێشەکە لە سلێمان یەکلا بکەنەوە بەبێ ئەوەی بێن لێرە باسی بکەن بەڵام کێشەکە خۆی ناوخۆی یەکێتی خۆی نییە کێشەکە لەگەڵ پارتیایە چۆن خۆیان یەکلای بکەنەوە بێن لێرە چه علاقەتی بەوە هەیە کە میزانی سلێمانی باش کووناکرێتەوە دیسانەوەی لێ مۆتەنها ئەو کێشەیە هەیە لە نێوان یەکێتی و پارتیا چونکە هەندێک دەنگۆی تریشە بوو لەسەر گلەیەکانیان بۆ پارتی هیچ گلەیەک هەبێتن وەکو پێم وتی شوێنی گلەی دەربڕین دیارە ئەگە گلەی سیاسیە ئەتوانێت داوای کوبنەوە بکە لەگەڵ مەکتەبی سیاسی ئەگە گلەی لە حکوومەتە ئەوە ئەنجومەنی وەزیران موجودە ئەگە گلەی لە پەرلەمانە ئەوە پەرلەمان موجودە ئەی پێتان وایە بۆچی بەم هەڵایە باسی گلەیەکانیانەکەن کەواتە واگەێنێ قسەکە ئێمەش باش حاڵی نابی نازانم بەبەستیان چییە کەواتەم کۆبوونەوەی بۆ ئەوەیە کە حاڵی بن ئەی بە خەڵک ئەڵێن ینی ئەو کێشانە کە باز دەکەن ئەمە ڕاستیەکەیەتی یعنی تەنها ئەوانە باسی سزادان دەکەن باشە ئەگەر بەشە لە حکوومەت وابزان بە زیادەوە وەریان گرتووە ئەگە لە بڕیاردانە بەخوا بیستومە لە هەموو بەرپرسەکانی حکوومەت هیچ بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران بە کۆدەنگ نەبێ دەرناچێت باشە ئەیتر گلەیەکە لەکوێیە باش با ئەمە بکەمە دوا پرسیار بۆت بە دەرفەتی ێزانم باسێکی کۆنگرێت لەگەڵا بکەم چونکە ئێستا برادرانی پارتی هەمووی سەرقاڵی کۆنگرەی پارتین دۆخەکە بەکوێ گەیشتووە ئەم چەند ڕۆژێکی کەمتان لە بەردەماماوە بۆی کۆنگرە ببەسترێت دۆخەکە زۆر باشە ئیش و کارەکانی کۆنگرە وەکو ڕسم کراوە هەموو وەکو خۆی جێبەجێ کراوە و چەند ڕۆژێکی کەممان ماوە ئەچینە قاعی کۆنگرە و کۆنگرەیەکی چوونایەتی دەبەسترێت و دەبێتە بەردەبازێکی گەورە لە سیاسەتی چی وای کردووە نەگەشتبین بی لەبەر ئەوە پارتی بەرپرسیارەتەکەی خۆی وەکو خۆی دەبینێ و لێشی تێدەگات و ئامادە باشیش هەیە کە بچێتە ژێر باری بەرپرسیارەتەکەیەوە بەڕێز عارف ڕۆژدی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی گەلێک سوپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوەش دەست خۆش